ریش دەڤەرێ ئامێدی بە NRT وێت گەلێک خۆشحاڵ بووین لەگەڵ گەنجاندا توانیمان نمایش ئەنجام بدەین تاوەکو کەلتوری ئێمەش بزر نەبێت. سەرکەفتینە گەنجێتمە خۆپەوەرە گوڕەپانە هونەری ئەم سپاسیەوان دێن و دەستخۆشێت دێن و کارێکی باشە و ئەوان گەنجە هەمیە عەلمینە ئەوی کاری کەنتورێ مە بەرزە نەبێت هەر ملەتێکی کەنتورێ خۆی هەی عادەت و تەقالیدێت خۆیت هەی شێوە کاری خۆی هەی شانوگەریت خۆیت هەی بیستەڤالێت هەی دەستخۆشێت و هەمیەت دێت. هاوڵاتیان وەکو بەشێکی سەرەکی و بینەری فیستیڤالەکە خۆشحاڵی خۆیان دەردەبڕن و دەخوازن ئەمە دەروازەیەک بێت بۆ چەندین فیستیڤاڵی تر. بۆ شاری ڕامیا ئەمە ئیشاڵڵا دەروازەیەک دەبێت بۆ چەندین فیستیڤاڵی دیکەی ئاوا کە لەو سنوورەدا بکرێت. هەموو سنوورەکانی کوردستان بە چین و توێژە جیاکانەوە هەرێکە و کەلتور و نەتەوەی خۆی مەسەندێن لێرە نمایش دەکەن ئەوانە شتێکی زۆر جوانە شتێک زۆر پیرۆزە. لە کاتی بەڕێوەچوونی فیستیڤالەکەدا و کاتێک خەڵکی سەرقاڵی بینینی دیمەنەکانی فیستیڤالەکە بوون چەند کەسێک لەلایەن پۆلیسی نەهێشتنی تاوانەوە دەستگیر کران کە جامی چەند ئۆتۆمبیلێکی هاوڵاتیان شکاندبوو چەند کەلوپەلێکیان دزی بوو. لەم بارەیەوە عەمید لەشکر سعید بەڕێوەبەری پۆلیسی قەزای ڕانیە بە NRT وت ئەوانەی هەڵساون بەم کارە چەند کەسێک بوون لە کاتی ئەنجامدانی تاوانەکەدا پۆلیسی نەهێشتنی تاوان دەستگیری کرد.